الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. داواکارم لەخوای گەورە میهرەبان ئەم دانیشتانەمان لێ قبول کات نوێژ و ڕۆژ و عیبادەت و خواپەرستیەکانمان. داواکارم لەخوای گەورە میهرەبان ئاوا چۆن کۆمانی کردوتەوە لە بەهەشتی پڕ لە ناز و نیعمەتا کۆمان بکاتەوە بە گەورەی و عەزەمەت و دەسەڵات و فەزڵی خۆی. خۆشەویستان، ئێستا ئێمە لە مزگەوتەکانە نوێژ و عیبادەت دەکەین، قورئان دەخوێنین. بێگومان لە ڕۆژی قیامەتە خوای گەورە محاسەبەمان دەکات لەسەر ئەوەی کە ئێمە چی خزمەتێکمان بە دینی خوا کردووە. خوای گەورە محاسەبەمان دەکات لەسەر ئەوەی چەندێک پەیامی خوامان بە خەڵکی ڕاگەیاندووە، چەندێک قوربانیمان داوە لە پێناو گەیاندنی پەیامی خوای پەروەردگاردا، هەتا چەندێک ئەو ئاینەی خوای پەروەردگارمان تەطبیق و جێبەجێ کردووە. ئێمە خزمەتکاری ژن و مناڵ و کەسوکاری خۆمانین، بەڵام ئایا چەندێکیش خزمەتکاری ئەو دینەی خوای، ئەو دینەی خوای پەروەردگار بە ئاسانی بە ئێمە نەگەیشتووە. پێغەمبەران سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت لە هەموو کەس زیاتر خزمەتکاری ئەو دینە بوون، لە هەموو کەس زیاتر خۆیان ماندوو کرد بۆ گەیاندنی دینی خوا، سەلامی خۆیان لەسەر بێت. ئیبراهیم عەلەیهی سەڵاتە وەسەلام لەبەر ئەوەی پەیامی خوای گەیاند لە پێناو خوادا فڕێدراونە ئاگری مەنجەلیقەوە. کەواتە لە ڕۆژی قیامەتا بەرپرسیارین لەسەر ئەوەی کە چەندێ دینی خوامان بەڵاو کردوێتەوە، چەندێ خزمەتکاری دینی خوا بووینە، چەندێ خزمەتی ئەو دینەی خوامان کردووە، چەندێ جێبەجێمان کردووە. بۆیە هەر کەسێک لە ئێمە ئەگەر لە ڕۆژی قیامەتا خوای گەورە محاسەبەی کرد چیت کردووە بۆ دینەکەی من، بۆ ئاینەکەی من چیت کردووە، ئەبێ وەڵامێکت پێبێ و کردەوەیەکیشت پێبێ، چەند کردەوەیەکت پێبێ کە بیسەلمێنێت تۆ خزمەتکاری ئەو دینەی خوا بوویتە، ئەو دینەی خوا گرنگیت پێداوە. ئەمڕۆ کوا خەڵکی گرنگی بە دین دەدات، کوا قوربانی لە پێناو دینە ئەدات، ناتوانێت بچووکترین قوربانی زۆربەی خەڵکی لە پێناو خوادا بدات. دەیەوێت لە ڕۆژی قیامەتشا لە پێش ئیبراهیم پێغەمبەرەوە بێ سەلامی خوای لەسەر بێت، بەڵام زۆر بە هەڵەدا چوین ئەگەر وا بکەین. کەواتە خۆشەویستان، لە ڕۆژی قیامەتا محاسەبە دەکرین. بزانین خواناسان و پیاوچاکان و خواناسان لە ژنان و لە پیاوان چه قوربانیەکیان داوە بۆ ئەم دینەی خوا. لە سەردەمی ئیمامی عەبدولواحیدی کوڕی زەیدا ئەم بەسەرهاتە کاتێکی گوێ لێ دەگرین لە منەوە هەتا بۆ ئاخر نەفەرمانە بێ هەست بە شەرمەزاری بکەین، هەست بەوە بکەین کە ئێمە چەندێک خەمسار دین بەرامبەر بە دینی خوا، چیمان کردووە بۆ دینی خوا. بەڵێ لە سەردەمی ئیمامی عەبدولواحیدی کوڕی زەیدا دوژمنان هێرشیان کرد بۆ سەر موسڵمانان. ئیمامی عەبدولواحیدی کوڕی زەید لە مزگەوتە هانی موسڵمانانی دا لە پێناو خوادا بجەنگن ئەوە تا دوژمنان خاچپەرستەکان، ئاگرپەرستەکان و مەجووسیەکان هێرشیان هێناوە بۆمان. پێویستمان بەوەیە دیفاع لەو دینەی خوا بکەین. کێ دەتوانێت قوربانی بۆ خوا بدات، بۆ خوا ژیانی خۆی تەرخان کات. بەڵێ باسی بەهەشتی بۆ موسڵمانان کرد. ئیمامی عەبدولواحید ڕەحمەتی خوا لێ بێ پیاوێکی زۆر عالم و زاهید و خواناز بوو. بەڵێ باسی بەهەشتی بۆیان کرد، حۆریەکانی بەهەشتی بۆیان کرد کە خوای پەروەردگار بۆ ئەو کەسانی کە لە پێناو خوادا ڕۆحی خۆیان بەختەکەن، ژیانی خۆیان بەختەکەن، خوای گەورە چی بۆیان داناوە. بەڵێ کاتێک وتارێکی زۆر کاریگەری بۆیان دا دەربارەی بەهەشت و حۆریەکانی بەهەشت، ئافرەتێکی ئیماندار، بەڵام ئیماندار وەک من تۆ ئیمان زەعیف نا، ئیمانداری ڕاستەقینە، هەڵسا فەرمووی ئەی ئیمامی عەبدولواحیدی کوڕی زەید، حەز ئەکەم زیاتر باسی حۆریەکانی بەهەشتمان بۆ بکەی. بەڵێ کاتێکە دووبارە باسی حۆریەکانی بەهەشت و بەهەشتی کرد کە خوای گەورە چی ناز و نعمەتێکی بۆ ئیمانداران داناوە. فەرمووی ئەو ئافرەتە ئیماندارە، فەرمووی کوڕەکەم کە ناوی ئیبراهیمە دەیناسی، وتی بەڵێ، وتی خۆت ئەزانی زۆربەی دەوڵەمەندەکان، زۆربەی دەسەڵاتدارەکانی شاری بەسڕە کچەکانی خۆیان پێشکەشی کردووە لەبەر ئەوەی ئەوەندە گەنجێکی جوان و ڕێک و پێکە.
بەڵام ئەو ژنی نەهێناوە. بۆیە ئەم ئافرەتانەی کە تۆ باسی دەکەی، ئەم حۆریانەی کە تۆ باسی دەکەی، واللهی من زۆر معجیبم پێیان. حەز ئەکەم ئەم ئافرەتانە بە نسیبی کوڕەکەی من ببێت کە ئیبراهیمە. بۆیە من یەک ئامۆژگاری دەکەم ئەی عەبدولواحیدی کوڕی زەید، حەز ئەکەم کوڕەکەم لەگەڵ تا دەرچێ بۆ جیهادکردن لە پێناو خوادا، بەڵکو خوای پەروەردگار شەهیدی پێ ببەخشێ، ببێتە تکا و شەفاعەتکار بۆ خۆم و باوکیشی. چونکە ئەو کەسەی شەهید بێ لە پێناو خوادا، خوای گەورە بە نسیبمانیکە شەفاعەت دەکات بۆ 7 نەفەر لە خزم و کەسوکاری خۆی بە ئیزنی خوا. بەڵێ ئیمامی عەبدولواحید فەرمووی ئەگەر تۆ وا بکەی بێگومان خوای پەروەردگار خۆشت، کوڕەکەیشت، مێردەکەیشت سەربەرز دەکات. وتی ئەی ئیمامی عەبدولواحیدی کوڕی زەید، من ڕازیم کوڕەکەی من ئەو حۆریانە خێزانی بێت کە تۆ باسی دەکەی بە پێی فەرمایشتی خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەڵێ بانگی کوڕەکەی کرد، ناو جەماعەتا دانیشت بوو، گوێ لە وتار دەگرت. وتی ئیبراهیم وەرە پێشەوە. وتی دایەگیان لە خزمەتتام، فەرموو دایەگیان. وتی ڕۆڵەگیان ڕازی ئەبیت ئەو ئافرەتە حۆریانە خێزانی تۆ بێ؟ وتی دایەگیان وەڵڵا زۆر ڕازیم. جا لەو باشترە بێ کە ئینسان خێزانەکانی حۆریەکانی بەهەشت بێ. وتی مادەم ڕۆڵەگیان ڕازیت، ئەی ئیمامی عەبدولواحیدی کوڕی زەید، 10,000 دینار ئاڵتونت بۆ دەهێنم، تۆ شایەت بە لێم وەرگرە لە پێناو خوادا سەرفیکە، بەڵکو خوای پەروەردگار بکاتە مارەیەک، سەدەقەیە، خێرێک بۆ کوڕەکەی من ئیبراهیم لە ڕۆژی قیامەتە خوای گەورە ئەو ئافرەتانە بە کوڕەکەی من ببەخشێت. ئەمە قوربانی لە پێناو خوادا، ئەمە خزمەتکردنی دینی خوایە. بڕۆ تۆڕە کۆمەڵایەتەکان تەماشاکە، بزانە ئەو خەڵکە چی دەکات. بڕۆ سەیریکە، ئەو خەڵکە 1000 ڕووی هەیە، لەولاوە گۆرانی، لەولاوە قورئان، لەولاوە وتار، لەولاوە گەعدە، لەولاوە شتی دنیایی. چی قوربانێکت داوە؟ بڕۆ سەیری فەیسبووکی زۆربەی خەڵکی بکە، سوێن بەخوا لە غێری وێنەگرتن و تۆز لێدانی چیتیان نییە. چی ماکرەوە دینی خوا؟ ئەو پەیامی خوا کە بۆ ئێمە هاتۆتە خوارە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە محاسەبەمان دەکات چیمان کردووە لە پێناو خوادا، چی قوربانیەکمان داوە، چەندێ پەیامی خوا من بە خەڵکی ڕاگەیاندووە. هەر کەسێکتان لە ئاستی خۆتانەوە دەعوە بکەن، بانگەواز بکەن، ئەو خەڵکە بەرەو سەرکەشی دەڕات. گەنجە خۆشەویستەکانی ئێوە نەوەی دوا ڕۆژن، ئێوە دڵخۆشکردن بۆ ئێمە، خەریک خراپەکاری مەبن، لە خوا بترسن، با جلوبەرتان جلوبەرگی موسڵمان بێ، ڕەوشت و ئەخلاقتان ڕەوشت و ئەخلاقی موسڵمان بێت. بەڵێ وتی دایەکیان ڕازیم. ئەی دایەکیان چۆن ڕازی نابم ئەوانە خێزانی من بن؟ 10,000 دەرهەم دیناری هێنا ئاڵتون، فەرمووی خوایە گیان لێم قبوڵ کە، ئەوەی کە من کردومە خوایە گیان لێم قبوڵ کە. وتی ئەی ئیمامی عەبدولواحید تۆ شایەت بە ئەمە ئەیکەمە مارەیەک ئەم خێرە دەکەم وەکو مارەیەک بۆ ئەوەی کە خوای گەورە حۆریەکان ئەو کوڕەی من کە ئیبراهیمە بیبەخشێت. بەڵێ ئەم پیرێژنە تەنها کوڕێکی هەیە، تەنها کوڕێکی ئامادەیە لە پێناو خوادا بیبەخشێت. بەس ئیمان زەعیفی وەک من و تۆ ئامادەنیە هەیە، ئامادەنیە 25,000 لە پێناو خوا بەخشێت. ئەتەوێ بگەی بەمانە بەخوا ناگەیت، بەخوا کەسێک قوربانی تەواو بۆ خوا نەدات. خۆشەویستی خوای بەڕاستی لە دڵان نەبێ، بەخوا ناتوانێت ئەم شتانە بکات و ناشتوانێت بەم کەسانە بگات. ئەمانە کەسانێک بوون، نور بوون، ڕووناکی بوون. دایکی گەڕایەوە 10,000 دینارەکەی تەسلیم کرد، 10,000 دینار ئاڵتون، تقریبا 10,000 مسقال ئاڵتون. سبحان الله. هیواشەیە ئامادەنیە نیو مسقال زەکاتی ئاڵتونەکەی دەرکات. خۆشی بە ئەولیا دەزانێت ئەو 10,000 دینار 10,000 مسقال ئاڵتون لە پێناو خوادا ئەبەخشێ، ئەڕوات لە ماڵەوە ئەسپێکی چاک بۆ کوڕەکەی کە ئیبراهیمە دەیکڕێ. لەو لاشەوە چەکی باش ئەو کاتە شمشێر بۆچی بۆ بۆی کڕیوە، کفنێکی دا بە ئیبراهیمی کوڕی، یەکێکە لە گەنجە قۆزەکانی شاری بەسرە، ئیماندار بە تەقوا، گەنج مێرد مناڵ تازە پێئێگا،
وتی ڕۆڵە گیان ئەوە ئەسپەکە ئەوە شمشێرەکە با ئەم کفنە سپێشت بێ لەبەری بکە لەگەڵ ئەم بۆ نەخۆشە کاتێ ڕۆڵە گیان بەرامبەر دوژمن وەستای دوژمنانی خوا ئاگادار بە خوای گەورە نەتبینێت تۆ تەقسیری تیا بەرامبەر بە خوای گەورە نەکەی مقەسیر بی خەمسار بی لە پێناو خوادا بجەنگێ ڕۆحی خۆت ببەخشە لە پێناو خوادا بەڵام ئاگادار بە خوا نەتبینێتەوە کەسێکی خەمساردی بەرامبەر بە دینەکەی خوا خۆت بە جۆرێک ماندوو بکە کە خوای گەورە تۆ ببینێتەوە کەسێکی ئیمانداری ڕاستەقینەی بەڵام ئاگادار بە زۆر گرنگی بە فەرمایشتی خوا پێغەمبەری خوا بدە صلی الله علیه وسلم کوڕەکەی کردە باوشەوە ئیبراهیمی گرتە باوشی گوشی بە خۆی و نێوچاوانی کوڕەکەی ماچ کرد بەڵام زانت چی دەفەرمێت فەرمووی یا بنەیە لا جمع الله بيني وبينك إلا بين يدي الله سبحانه وتعالى يا ربي خوايا دەڵێم دوعا دەکەم دەڵێم کوڕەکەم جگەر گۆشتەکەم ئیبراهیمی کوڕم کە تۆ کوڕێکی زۆر ئیماندار و چاک بووی یا ربی خوا جارێتر لە دنیادا کۆمان نەکاتەوە ئیلا لە بەهشتی خوادا نەبێت لە بەردەم خوای پەروەردگارا نەبێت خوای گەورە کۆمان نەکاتەوە ئیلا لە خزمەتی خۆیدا نەبێت ئەوە ئیمانە ئەوە تەخوایە دوای ئەمەش تۆ هەر دەڵێ من بەهشتیم هەر دەڵێ من پیاوە چاکم چیم کردووە وەڵام من دەڵێم چیت کردەوە بە ئیسلام چیت کردەوە بە دینی خوا چیمان کردووە خوای گەورە جارەتر لە دنیادا کۆمان نەکاتەوە ئیلا لە خزمەتی خۆیدا نەبێت لە بەهشتا نەبێت بەڵێ کوڕەکەی بەڕێ کرد خوا حافزی لە کوڕەکەی کرد بۆ یەک جاری دوعای کرد کە خوای گەورە جارێتر کۆمان نەکاتەوە لە دنیادا بەڵێ ڕۆشتن ئیمامی عەبدوڵواحید دەفەرمێت ئەم گەنجە یەکێک بوو لەو گەنجانەی کە زۆر لە پێشەوە شەڕی دەکرد جەنگی دەکرد زۆر شەڕکەر بوو لە دوژمنانی دەکوشت ئەمجا دوژمنان هەمویان لەسەری کۆبوون و گەلە کۆمەیان لێ کرد و کوشتیان خوای گەورە بە شەهیدی قبول کرد کاکە ئیبراهیم کوژرا لە پێناو خوادا گەنجێکی تازە پێگەشت و گەنجێکی قۆس ئەو گەنجە قۆزانەی کە هاوشێوەی ئەون ئامڕۆ خەریکی مێبازی دڵدارین خەریکی ئەوەن بە دوای ناموس و شەرەفی خەڵکەون هەندێکیان ناڵێم هەمویان بەڵام ئیبراهیم خەریکی دینداری خواپەرستی بوو گەنجەکان چاو لەمانە بکەن ئەمانە پێشەوای تۆن ئەگەر بە تەمای بەهشت و ڕەزامەندی خوای چاو لەمانە بکە چاو لە دیسکۆکان مەکە ئەوروپیەکان مەکە لە خوا بترسە خۆت یەکلا بگەرەوە بۆ خوا بەڵێ خۆشەویستان ئیبراهیم کوژرا لە پێناو خوادا کاتێک کە گەڕانەوە لە جیهاد ئیمامی عەبدوڵواحیدی کوڕی زەید ڕەحمەتی خوا لێ بەفەرمی هیچ کەسێک هەواڵ بە دایکی نەدات هەتا خۆم پێڵێ هەر کاتێک خۆم بینیم پێی دەڵێم کە گەڕانەوە دایکی ئیبراهیمیش وەک ئەو خەڵکە بەرەو پیری جەنگاوەرەکان هات ئەڵێ کاتێک کە منی بینی وتی ئیمامی عەبدوڵواحید خوای گەورە هەدیەکەمی لێ قبول کرد هەتا دڵخۆش بم یاخود خوای گەورە هەدیەکەمی ڕەت کردەوە ئیبراهیم زیندووە هەتا سەرخۆشیم لێ بکەن ئەگەر خوای گەورە هەدیەکەمی لێ قبول کردووە ئەو هەدیەی من کوڕێک بوو لە پێناو خوادا بەخشیم وەڵڵا ئیسا هەیە 50 کوڕی هەبێ ئامادە نێدانێکی لە پێناو خوا بەخشێت بەڵام ئامادەیە لەسەر بستێ زەوی هەر هەمووی ببەخشێت لەسەر دۆنیمێ زەوی لەسەر قزنا شوێن قزناقێتەنەکەیەکەنم ئامادەی کوڕەکانی هەمووی لەناو بەرێت بەڵام بۆ خوا ئامادە نییە پەنجەیەکیان لە خوێن بێت ئەوە ئیمانداری خەڵکە ئایا خوای گەورە هەدیەکەمی لێ قبول کرد تا دڵخۆش بم مزگێنیم پێ بدەن یاخود خوای گەورە هەدیەکەمی ڕەت کردووەتەوە کوڕەکەم زیندووە هەتا سەرخۆشیم لێ بکەن تەعزیە چۆن دەڵێ خەمبار بم ئیمامی عەبدوڵواحید فەرمی وەڵڵاهی خوای گەورە هەدیەکەتی قبول کرد بە جوانترین شێوە وەڵڵاهی ئیبراهیمی کوڕت کوژرا وەڵڵاهی ڕۆحی سپارد بەخوا یەکسەر ئەم دایکە ئیماندارە چووە سەجدە شکری بۆ خوا برد وە نەبی لە کوڕەکەی بێزار بێ کوڕەکەی شازی کوڕ بوو بەڵام خوای گەورەی خۆشتر ئەوێ لە کوڕەکەی قیامەتی خۆشتر ئەوێ بەڵێ یەکسەر ئەم ئافرەتە جگەر سوتاوە دەڕواتە سەجدە بۆ خوای پەروەردگار دەبات چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر کاتێک هەواڵێکی خۆشی بۆ بەهاتایە دەچووە سەجدەی بۆ خوای پەروەردگار دەبێت
فەرمووی ئەلحەمدولله گومانی باشم بەخوای گەورە دەبر کە خوای گەورە هەدیەکەم لێ قبوڵەکە ئەلحەمدولله خوای گەورە لێمی قبوڵ کرد خوای گەورە لێمی قبوڵ کرد ئەلحەمدولله بەڵێ ئافرەتەکە لێدا ڕۆشت هەواڵی پێگەیشت کوڕەکەت کوژرا بەستە ناو کوڕیشیە ظاهیری قسەکە وا دەرەکەوێت بۆ بەیانی ئیمامی عەبدوڵواحید دەفەرمێ کاتێک مزانی ئەو ئافرەتە پیرێژنە دووبارە هاتەوە فەرمی مزگێنی بێلێت ئەی ئیمامی عەبدوڵواحید وتم مزگێنی چی فەرمی وەڵاهی ئەم شەو خەوم بینی ئیبراهیمی کوڕم هاتە خەو ئیبراهیم هاتە خەوم تەماشاکەم ئیبراهیم لە ناو باخێکی سەوز و جواندایە لەسەر سیسەمێکە لە لؤلؤ و دوڕ و گەوهەر دروست کرابوو سیسەمێکی جوان لە ناو باخێکە دانرا بوو تاجێکی بەسەرەوە بوو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسەی لە پێناو خوادا شەهید بێ خوای گەورە تاج ئەکا بەسەریدا والله تاجێک بەسەریوە بوو دەیگوت یا ئومما ئەبشیری دایەگیان مزگێنی بێلێت خوای گەورە عیبادەتەکانی تۆی هەدیەکەی تۆی هەمووی قبول کرد دایەگیان مزگێنی بێ لە تۆ خوا لێتی قبول کرد کوڕەکەم بە جوانی بینی لە شوێنێکی خۆش لە سەوزاییدا بە باسکردنی ئەمە بۆمان ڕوون ئەبێتەوە کە چەندێ ئێمە ئیمان زەعیفین چەندێ ئێمە خەمسادی کوا خۆشەویستی خوا بۆ ئێمە لە دڵی ئێمەدا هەیە کوا ئەگەر کەسێ ئاوا بێ وەڵی گلەی بالەوە نەکەین خوای گەورە بۆچی خۆشمانی ناوی غەزەمان لێ دەگرێت ئێمە هیچمان نەکردووە گەنجە خۆشەویستەکان ئێوەش کاتێک ئەم شتە دەبیستن ئەزانم من و تۆکە ئیبراهیممان پێ ناکرێ وەکو دایکی ئیبراهیممان پێ ناکرێ دەی با لە پێناو خوادا قورئانێ بڵاو کردەوە قورئانێ بە خەڵکی بڵێ حەدیثێک بە خەڵکی بڵێ ئاەتێک بە خەڵکی بڵێ ئامۆژگارێکی کە خێری کەسێ بکە دەستی بگرە خەڵکی بەرەو چاکە بەرە با لە ڕۆژی قیامەتە سەربەرز بی کە خوای گەورە ئاگادارە کە تۆ خزمەتکاری ئەم دینە بوویت یا خزمەتکاری ئەم دینە نەبوویتە ئەوەی خزمەتکاری ئەم دینە بێ لە دنیا و لە قیامەت خوای گەورە سەربەرزی دەکات با ئینشاءڵڵا بە خۆمان دابچینەوە لە ژیانی خواناسان دەرز و عیبرەت وەرگرین بە خۆمان دابچینەوە بەس بڵین ئێمە چاکین ئێمە زۆر خراپین ئێمە زۆر ئیمان زەعیفین ئەگەر ژیانی خواناسان بخوێنیتەوە دەزانی چەندێک خەمسار دوینە یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خوایان شیفای نەخۆشەکانمان بدەیت بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خەیریان کردووە یا ربی خوایا ایمان و تقوا من زیاد کی خوایا جانوام لێ خزمەتکاری ئەم دینە بین خزمەتی ئەم دینەی تۆ بکەین آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين